پرۆسەی خوێندنی ساڵی نوێ بە دەیان قەیرانی کۆنەوە دەست پێ دەکاتەوە. ئاشکرایە پەروەردە و فێرکردن بناغە و کۆڵەکەی دروستبوونی کۆمەڵگایەکی تێگەیشت و ڕۆشنبیرە. ئەوەی لە خوێندنگە و ناوەندەکانی فێرکردندا دەدرێت بە منداڵ دەبێتە بنیادنەری داهاتووی ئەو نەتەوە و کۆمەڵگەیە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,700,000 خوێندکار و 162,000 مامۆستای دامەزراوی هەمیشەیی و 30,465 مامۆستای وانەبێژ و 30,000 فەرمانبەر هەن کە لە ڕیزی گەورە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمدایە. وەزارەتی پەروەردە لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 1992 بە قەیرانێکی قوڵدا تێدەپەڕێت. قەیرانێکی هەمەلایەنە و بەسراوە بە قەیرانەکانی دیکەی وەک بێبوجەی و بێموچەی و بێکارەبایی و بێپلانی و چەندین قەیرانی تر. کابینەکانی حکوومەت و وەزیرەکانی پەروەردە بەهۆی چەند هۆکارێک نەیانتوانیوە وەزارەتی پەروەردە بخەنە سەر ڕێچکەی دروست و گرفتەکانی چارەسەر بکەن. وەزیرەکان پسپۆڕی پەروەردەیی نەبوون، هیچ سەرۆک وەزیرانێکیش کاری جدی بۆ چاکسازی لە پەروەردەدا نەکردووە. چەندین سیستەم لەسەر منداڵی کورد تاقی کرایەوە، وەک سیستەمی سویدی و لەم چەند ساڵی دوایشدا بریتیش کاونسڵ. بەڵام ئەو سیستەمانە بۆ ژینگەیەک بوون و ژینگەی خوێندنگەکانی هەرێمیش گیرۆدەی خراپی باڵەخانە و نەبوونی کەرەستەکانی خوێندنە. منداڵانی کورد لەوەتەی هەیە لە پۆلی سارد و سڕ و لەسەر ڕەحلەیەکی شکاو، ئەویش ئەگەر دەستی بکەوێت وانە دەخوێنێت. لەژێر ڕەحمەتی داڕوخانی دیوار و سەقفی خوێندنگەکانیاندا خوێندوویەتی. قەیرانی باڵەخانەی خوێندن. کەمی بینایی خوێندن یەکێکە لە کێشە سەرەکیەکانی پەروەردە. ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 6,700 خوێندنگە هەن. ئەو خوێندنگایانەی کە لە ماوەی 30 ساڵی تەمەنی حکومڕانی حکوومەتی هەرێمدا دامەزراون، ژمارەیەکی کەمیان بینایی نوێیان بۆ کراوەتەوە. ئەوانەی دیکە خزێنراونەتە ناو باڵەخانەی قوتابخانەکانی ترەوە. 189 خوێندنگەیان لە بینایی کرێدان، 1524 خوێندنگەی تریان لە بینایی دامەزراوەکانی حکوومەتدا وەک میوان جێگەیان کراوەتەوە. زیاتر لە 2000 بینایی خوێندنگە 2 دەوامیان تێدا دەکرێت، نزیکەی 200 خوێندنگە 3 دەوامیان تێدایە. بە درێژایی ئەو 30 ساڵە حکوومەتی هەرێم بودجەیەکی دیاریکراوی بۆ وەزارەتی پەروەردە تەرخان نەکردووە. تەنها لە هەردوو پڕۆژە یاسای بودجەی 2010 150 ملیار و ساڵی 2012 120 ملیار دیناری بۆ دروستکردنی بینای خوێندن تەرخان کردووە کە دەکاتە 0.73 کۆی گشتی بودجەی ئەو ساڵانە. لە دوای ساڵی 2013 شەوە حکوومەت یاسای بودجەی نییە. لە 2014ەوە هیچ بینایەکی نوێ دروست نەکراوە. ساڵی 2018 بۆ 2019 لە پلانی وەزارەتی پەروەردەدا هاتووە کە پێویستیان بە دروستکردنی 1000 بینای نوێ هەیە. سەرباریەوەی زۆربەی بیناکانی دیکە کۆن بوون لە داڕماندا. نەبوونی کەرەستەی پێویست بۆ ئەو سیستەمە سویدی لەلایەن کابینەی پێنجەمی حکوومەتەوە بڕیاری لێدرا. گرفتێکی دیکە و کارەساتێکی گەورەی خۆڵقاندووە. سیستەمی خوێندنی هاوچەرخ و گرفتەکانی لە هەرێمی کوردستان. کاتێک حکوومەتی هەرێم بڕیاریدا سیستەمی خوێندن بگۆڕێت، تاکە گۆڕانکاری کە کردبێتی ئەوە بوو پرۆگرامەکەی چاپ کردووی بەسەر بینە کۆن و پۆلە جەنجاڵ و 40 بۆ 45 کەسیەکاندا دابەشی کرد. ناوەڕۆکی پرۆگرامەکان هیچ سوودێکی ئەوتۆ بە خوێندکاران ناگەێنێت و تەنها منداڵێکی تووڕە بەرهەم دەهێنن. ئەوە جگە لە قورسی کێشی پەرتوک و زۆر و بۆری بابەتەکان. ئەو سیستەمە سویدیە کات و ژینگەیەکی تایبەتی پێویستە، بەڵام بەهۆی گرفتەکانی کەمی بیناوە ئەوە دابین نەکرا. پێویست بوو ساڵانە 100 خوێندنگەی نوێ بکرێتەوە، بەڵام نەکرا. ئێستاش زیاتر لە 5000 بینای خوێندن پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. زۆربەی خوێندنگەکان هۆڵی تاقیگە و کەرەستەی تایبەتی پێویستە کە بەدەگمەن لە خوێندنگەکانی هەرێمدا بوونیان هەیە. ئەگەر هەش بێت سوودی لێوەرناگیرێت و لە تۆز و خۆڵدا داپۆشراوە. جالەوەش دۆخی گوزەران و کەمی موچەی مامۆستایان کێشەیەکی گەورەیە بۆ سیستەمە. لە کاتێکدا حکوومەت نەیتوانیوە ژیانێکی شایستە بۆ مامۆستایان دابین بکات، تاکو لە بەرامبەردا بە مێشک و دەروونێکی ئارامەوە بچنە ناو پۆلەکانی خوێندن. ئەو مامۆستایانی لە کەرتی گشتی وانە دەڵێنەوە بەهۆی کەمی موچەکانیان و سەختی گوزەران ناچارن بە دوای کاری دووەمدا بگەڕێن کە ئەوەش هەندێک جار کاریگەری نەرێنی لەسەر لایەنی پیشەی مامۆستایان دروست دەکات. لە دوای وەستانی دامەزراندنی هەمیشەی پەروەردە بۆ پڕکردنەوەی کەمی ژمارەی مامۆستایان سیستەمی وانەبێژی هێناوەتە ئاراوە کە ساڵ بە ساڵ ژمارەیان لە زیادبووندایە. لەگەڵەوەشدا حکوومەت بەجددی ئاوەڕی لەو توێژنە داوەتەوە و هەندێک جار وانەبێژان ناچارن بە زەبری مانگرتن و جێشتنی پۆلەکانیان شایستەدارەیەکانیان بەدەست بخەن. ئەم کێشانەی کەرتی پەروەردە و سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان ساڵە دوای ساڵ گرفتەکان قوڵتر دەبنەوە و کێشەی نوێش تێیدا سەرهەڵ دەدات. بەڵام هیچ کام لە حکوومەت و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان لە خەمی ئەو دۆخەدانین و هیچ هەنگاوێک بۆ چارەسەر یاخود کەمکردنەوەی کێشەکان دانێن. ئەوەش وای کردووە تاکی کورد هیوای با خوێندن و خوێندەواری نەبێت، بە سیستەمێکی داڕێژرا و کۆمەڵگە بەرەو تاریکی و نەزانی ئاڕاستە دەکەن.